مامۆستا هەر بە مناڵی بە 7 ساڵی هەر لە قسمە باوکێکە قورئانی خوێن ئەو چی ئەخوێن دوایی ئەویش مناڵیان ئەهێنا بۆ لای دایکی بە کۆڵی هێنا بۆ لای ئەو ئەویش چی باوکی بەوێ فەرموو ئەویش بە مناڵەکانی پیانێوت ئەمە لە مەستۆی اینجا کە هاتی ئێمە لە بانیمەر ئێمە هاتنە بانیمەر ئیتر ها بۆ لای ئێمە لە ماڵ ئێمە بوو ماڵ کاکەی ئیتر کە عەسران ئەوە نییە پێرە پیا لە مزگەوت نوێژەکەن و وێنە دەرەوە لە سەربانی هەموویان خڕە بوون هەموویانی خڕە کرد و حەدیث و قورئانی بۆیان نەخوێند ئیتر حەل لە بەرنامەی قورئان لە بەرنامەیە بوو اینجا بە حەچی مناڵ بوو ئەیهێنا قورئانی پێوتن تاکو هاتین اینجارە ڕۆژێکیان هاتەوەتی وەڵا براژن چۆرلەکەیەک زیکانوێتی دەستم کردو بە هێلانەکەیە مارێ پەنجەی بردوم بەدەمە پەنجەی بردوم بەدەمە بەڵام هیچ زەهری تێ نەکردو ئەمە ئەوەی یعنی ترەوە نهێنی ئەوەی حەزرەتی ئەبوبەکرە ئەمێنێ ئینشەڵڵا اینجا چووە بەسەر شایی بە 9 ساڵی چوو بەسەر شایی یەک دەنگ و یەک تۆز نەچۆتە ناو شایەکەوە لەگەڵ هەنێ پیرە پیاوە بوو دانیشتم لەسەر خانەکە یەکیان بۆ پێوتوت ئەوە ڕۆڵە تۆ چیەکەی لە ناو ئێمە بۆ ناڕێ بۆ ناو شایە بخۆ ئەوش تێتی وەڵڵا تێتی ئەمە کورکێوە هەر ناڕە سێر ئەو شایی و هەرا بەزنوکە تۆڵا کوڕمامە شێخ ڕەزای تی ئەوە لەو بنەماڵەیە بەخوا باوەڕ ناکەم ئەو تێسەی شایی و هەڵپەڕکێوکە ئەمە هینی مناڵی بۆ مناڵی بۆ حاڵێ نایەت وێداتمە سلێمانی بە سلێمانیش بووین هەر لە بیدایی مەکتەبیەوە کە لە مەکتەب وە هەتاکو هینی کردەوە هەر داوای ئیسلامی کردەوە هەر هەموو هیوایەتێکی ئیسلام و خەڵکی هێناوەتە سڕێ و قورئانی بە خەڵک فەرمووە و لە پێناوی ئیسلامە بووە و کاریگەری مامۆستا بەنسبەت سەر من و خانەوادە و ماڵە و مامۆستا بەنسبەت منەوە یعنی مامۆستام یعنی معلمم ئوستادم یعنی هەموو شتێگەیەنێ بەلایەنی منەوە ئینسانێکی بوو هەتا بڵێ لەسەر خۆ هێمن بوو ئینسانێ بوو دایما دەم بە خەندە بوو دایما ئامۆژگاری ئەو بۆ ئێمە من مناڵەکان چۆن پەروەردەکەم و چۆن لەسەر ڕێبازی پێغەمبەری خوایە بەردەوام بن ئینشاءالله ئامۆژگاری ئەو بۆ من هەر ئەوە بوو بە زۆری ئەگەر لە ماڵەوە بووە لە دەرەوشەوە بووە کاریگەری ژیانی باوکم لەسەر من لە هەموو بوارەکانە ڕەنگیاوەتەوە بەڕاستی باوکم کەسێکی زۆر هێمن بوو زۆر لەسەرخۆ بوو دایما دەم بە خەندە بوو دایما ئامۆژگاریە کردین هەمیشەوێت لە ڕێبازی ئیسلام لامەدەن لە شەریعەتی خوا لامەدەن و پێوتین کە بەردەوام هەوڵ بین بخوێنین زانست و زانیاریمان بڕکەشکەین بەڕاستی باوکم بەو هەموو سەرخاڵیشەوە کە هەی بوو هەم لە بواری بڵین سیاست و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی هەمیشە سەرخاڵی کێشە و ئایلەی خەڵک بوو بڵین کۆمەڵایەتی دایما پەیوەندی پێیانەوە هەبوو لەگەڵەوەشا دایما لەگەڵمانە لە ماڵەوە ئێمەی قەت فەرامۆش ناکرد دایما ئامۆژگاریە کردین دایما پرۆژەی هەبوو لە هەموو ئاهەنگ و لە هەموو بوارەکانیشاندا لە هەموو بۆنەکاندا بۆ نمونە لە کاتی یادی مەولودە دایما بڵین هەموو ساڵە پێش مەولود 2 ڕۆژ پێش ئەوە بڵین ئەندامانی ماڵەوەمانی کۆ کردەوە یەکی فەرمودەیەکی پێ لەبەرە کردین دواتر کە ڕۆژی بڵین 12 ڕەبیع ئەوەل هات دانیشتین هەموو بە جەماعەت بڵین هەموومان پێشکەشمانە یعنی ئەمان خوێندەوە و بە کوردێکیش ڕافەمانە کرد دواتر باوکم خۆی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ باسە کردین و کاریگەری ئامۆژگاریە کردین هەمیشە ئامۆژگاریە کردین و نەبێ هەر لە بۆنەکانە بەڵکو بگرە هەر 5 دقەیەک لە ماڵەوە بە دایما ئامۆژگاریە کردین هەرگیز ئەوە نەبوو بڵین ئامۆژگاریمانەکە و بڵین کاتی ڕەمەزانان پاشەوان هەموو پاشەوەک نەئەخەوتینەوە قورئانی پێ لەبەرە کردین قورئانی بۆ خوێندینەوە بۆمانی ڕاوا کرد بەڕاستی باوکم کەسێکی زۆر هێمن بوو زۆر لەسەر خۆ بوو وڵاهی کاریگەری باوکم لەسەر من زۆرە بۆ هەر لە هەڵسوکەوتی لە دانیشتن و لە هەموو بوارەکانی ژیانیدا و دایمە هەوڵی دەدا کە فێری عەلم و زانست بین و
و زۆری هەوڵی ئەدا کە دەرەجەکانمان لە مەکتەب بەرز بێت و چەند جار ئامۆژگاری ئەومانی کردووە کە ئەبێ هەوڵدان دەرەجەکانتان لە مەکتەب زۆر بەرز بێت و جاری وا شەب و ئەیوت ئەگەر ئێوە کوڕێکی عاقڵ و مناڵێکی عاقڵ و سەلار بن ئەوە و مسلمان بن ئەوە کوڕی من ئەگەروانە بن ئەوە من بەریە بم لێتان چکە ئەوە نای هەوڵی ئەدا ئێمە دینەکەمان کامەڵکە یا زۆر لە دین شارەزابین و فێری زانست و زانیاری بین. بەتی ئەو کە هەتا ئەو ڕۆژەی شەیدیش بوو وەسێتی نووسیەوە من کە مناڵەکانم پەروەردەیەکی ئاین پەروەردەیەکەین پەروەردەیەکی پێغەمبەرانە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەروەردەیانکەین. مامۆستا کاتێ بێتاقەتە بوو یان تووڕە ئەبوو کە ئەگەر مناڵەکان بە قسەیان نەکردایان ئەگەر شتێکی بۆیان دابنایە بە نسبەت دەرس و دەورەوە لە کاتی خۆیان دەرس و دەورەکەیان بەجێ نەهێنایە بەوە زۆر بێتاقەتە بوو کە چەندە ئینسانێکی لەسەر خۆ و هێمن بوو بەڵام باوەڕ کە بەوە زۆر بێتاقەتە بوو کە ئەگەر بیبینە شخصێکی تر ئەوی دەما قەت مامۆستا نییە ئاوا تووڕە بێ بەڵام بەوە زۆر بێتاقەتە بوو. سەبارەت بە پەیوەندی و برایەتیم لەگەڵ برای بەڕێزمان مامۆستا محەممەدی سەنگاوی هەزار ڕەحمەتی لێبێ و خوای پەروەردگار لە ڕیزی شەهیداندا حسابی کردبێت دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 ئەو کاتە یەکەم جار بوو بە ئەو برا بەڕێزم ئاشنا دەبم. دیارە من بە حکمی مەسئولیەت و کە خاوەنی کتێب و بەرهەم و وتار بووم من دیارتر بووم تەمان ئەو وەکو هەموو جار بۆ خۆی دەیجێڕایەوە لی خۆش بێ هاتووە بێکەوە ئاشنا بووین و واو دەگو پێشتریش من هەر لە ڕێی کتێب و بەرهەمەکانتەوە تۆم دەناسی بە حەقت من لەگەڵ زۆربەی شەهیدەکانمان خوای پەروەردگار پلەپایان بەرز و بەرزتر کاتەوە بە تایبەت ئەو برا شەهیدانەی کە بەرپرسیارەتیشان هەبووە و ئەوانەی کە لە ڕووی پێشمەرگایەتیەوە لێمەوە نزیک بوون جا چ بەرپرسیارەتیان هەبێ چ نەبوو بێ لەگەڵ زۆربەیان پەیوەندیی تایبەتیم هەبووە خۆشەویستی و مەحەبەتی تایبەتیمان هەبووە کەویش بە حەقەت یەکێک بوو لەو برانەی کە ڕێز و خۆشەویستێکی تایبەتیمان لە بەیندا هەبوو. دیارە من هەز دەکەم کە ئەویش هەروە بووە بە حەقەت ڕێز و خۆشەویستی تایبەتی هەبوو. گومانی تێدانێت کە ئیمانداران بە ئەندازەی ڕۆچوونی ئیمان لە دڵ و دەرونیاندا مەحەبەتیان لەگەڵ ئەهلی ئیمان دەبێت واتە دوو موسڵمان دوو ئیماندار کامیان ئیمانی کامڵتر و تەواوتر بێ برایەکەی یاخو بەرامبەرەکەی زیاتر خۆش دەوێت. ئەو دەرسانەی کە لە مامۆستام وەرگرتووە ئەوەی کە ئێستا لە بیرم بێ لە خزمەت بەڕێستانە عەرزی بکەم دەرسی یەکەم کە بە عەمەلی لە خزمەت مامۆستای سەنگاوی خوێندم و وەرم گرت بریتی بوو لە ڕازگۆیی لە وەعد و پەیمان و بەڵێندا لەگەڵ هەر کەسێک کە بیناسیت و پاشان خاڵی دووهەم کە سوودم وەرگرت لە جەنابی مامۆستای سەرکردە بریتی بوو لە ئیخلاس لە خزمەتکردنی ئاینی ئیسلامدا. من زۆر لە زانایانم بینیوە و لە خزمەت زۆر لە عالم و زانایانە بووم بەڵام ئەو گەنجە تازە پێگەیشتووە مجاهیدە سەرکردەیە بەڕاستی ئێستایش دوای شەهیدبوونی هەر معجیبم بە ئەو موقیفانەی لە ئیخلاس و خزمەتکردنی کاری ئیسلامیدا. سێهەم ئەو دەرسەی کە لە خزمەت مامۆستا وەرم گرت بە وەفایی و برایەتی لەگەڵ هەر کەسێکە
دۆستی مامۆستا بوو بێ و تێکەڵی مامۆستا بوو بێ. چوارهەم هاوکاریکردنی هەموو کەس ئەگەر بە یەک سەردانیش بێ بە سەلام لێکردنێکیش بێ ئەو دەرسە لە خزمەت مامۆستای سەنگاوی فێر بووم. پێنجەم بێفیزی لە بەرامبەر گەورە و بچووک و هەر ئینسانێک کە سەلامی لێ بکردایە یا ڕێزی لێ بگرتایە. شەشەم نەرمونیانی لەگەڵ هەموو کەس بە تایبەت لەگەڵ ماڵ و مناڵ و کەسوکار و دۆست و ئەحبابە نزیکەکانی خۆی. حەوتەم دەرس و ئامۆژگاری کە لە مامۆستای سەنگاوی فێر بووم سڵح و ئاشتەوایی نێوان هەموو چین و توێژەکانی کوردستان و لەم دواییانەش لە پەرلەمان دەمانبیست کە مامۆستا لە هەوڵی ئاشتەوایی هەموو چین و توێژەکانی عێراق بوونە کوردستان. من بە تەبیعەتی خۆم لە ژیانمدا بە تەبیعەتی خۆم لە ژیانمدا یعنی برادەر و شتیوها زۆر کەم دەگرم و ئەگە برادێکشم گرت و متمانم پێی هەبوو ئیتر ئەوە لەگەڵ یەکتریدا دەبین هەتاوەکوونێ ئەو کاتێک کە خوا بە قسمەتی کردبی. اینجا یەکێک لەو برادرانەی کە لە ژیانی من کە تووشم هاتەوە برادرایەتیمان کرد ئەویش مامۆستا محەممەد ڕەزا بوو محەممەد سەنگاوی. مامۆستا محەممەد کابرایەکی زۆر ڕووخۆش بوو، دەمی دائیمەن بە پێکەنیم بوو و لەگەرە من دۆستایەتی بەڕاستی زۆر بەقووەت بوو. لەناو بەرلەمان لەگەر هەمومان دۆستایەتی زۆر بەهێز بوو، بەڵام بە تایبەتی لەگەڵ من بە دەرەجەیەک اینجا دوایە بە دەرەجە دوو لەگەڵ کاک سیروان زەهاوی هاوڕێیاتی بەقووەت بوو و زۆربەی کات من و مامۆستا محەممەد پێکەوە بووین و زۆر زاریش دەمەتەقەمان دەکرد لەگەڵ یەکتری سوحبەتمان دەکرد. بەڕاستی قەت تووڕەنە لە بە ئەو زەلامەنەی دەزانی تووڕە بوون چێ دائیمەن هەردەم بیری لە چاکە دەکردەوە و باشترین ئەندامی کۆمەڵی ئیسلامی بوو کە لەوێن دەرێکە تەمسیلێکی کۆمەڵ بکاتن بە ڕۆیەکی گەشی کۆمەڵی ئیسلامی نیشانی هەموو عێراقیەکان بدە هەموو کوتلە سیاسەکان و لە هەمان کاتیشدا ڕۆیەکی گەشی کورد بوون لە ناو بەرلەمان و زۆر جار ببینم دێ مامۆستا محەممەد ئەگەر بەیانێک شتێکی هەبایە یەکسەر جلی کوردی لەبەر دەکرد. کامیلەشی مستەمر پێ بوو، کامیلەکەی دەدا دەستە من دەگوت دکتۆر عەبدوڵڵا تۆ ڕسمم لۆ بگرە لە کاتی بەیانخینەوەکە یان زۆر جار ڕسمی دەگرت لەگە شەخسیەتەکانی ناو بەرلەمان وەکو سەرۆکی بەرلەمان محمود مەشەدانی، عەدنان دلێمی و هەروەها با بڵێن عەبدولعەزیز حەکیم ڕەحمەتی خوای لێ بێ ئەویش وە زۆربەی ئەندامەکانی کە دیار بوون لە ناو کوتلە سیاسیەکان ڕسمەکانی زۆربەی ئەمن بەدەستی خۆم بۆم گرتیە. لە ڕاستیدا شەهید مامۆستا محەممەد سەنگاوی وەکو ڕوونە لای هەمووتان ئەندامێکی پەرلەمانی لیستی هاوپەیمانی کوردستانی بوو لەسەر حزبی کۆمەڵی ئیسلامی. پەیامێکی تازەی پێ بوو بەسەراحەت نەک وەکوەوەی کە ڕەفیقی خۆمە من ئەم شتانە ڕوونەکەمە وەکوەوەی کە من زۆر تەماسم لەگەڵی هەبوو زۆر نزیک بووینێ حتا جێی دانیشتنیشمان نزیک بوو لە یەکەوە. بەڕاستی پەیامێکی تازەی پێ بوو ئەیویست ڕوویەکی نوێی ئیسلامی پیشان بدا لە ناو هاوپەیمانی کوردستانی. ئەو لەگەڵ ئەوە نەبوو لەبەرەوەی تاکە نوێنەری حزبێکی ئیسلامیە لە ناو لیستی هاوپەیمانی کوردستانی خۆی دابڕێت و ئیتر لە با بڵێن کۆڕ و کۆبوونەوەکانی کوتلەی هاوپەیمانی دەوری خۆی نەبینێ. دەویست ڕوویەکی نوێ پیشان بدا. زۆر پەیوەندی لەگەڵ هەندێک لە ئەندامانی لیستی هاوپەیمانی کوردستانی تند و تۆڵ بوو. زۆر مناقەشاتیشمان دەکرد، هەندێک جار دەیگوت ئەوە لەوانەیە لای خەڵکێکی تری ئیسلامی قبول نەکا ئەو مناقەشانەیە لەگەڵ بکەی، بەڵام من قبول یەکەم لەبەرەوە من بەشێکم لە هاوپەیمانی کوردستانی و ئەبێت ئەوەی ڕای منە بیگەێنمە ئێوە گوێ لە ڕای ئێوەش بگرم. زۆرێک لە مناقەشاتی فکریشمان دەکرد بەڵام بە ڕوحێکی فراوان و گەورەوە وەری دەگرت. هەندێک جار بە پێچەوانەی ئەفکاری ئەویش بوو بەڵام وەری دەگرت، بەڵام ئەویت من لەگەڵ ڕێی ئێوانیم. لە زۆر شتە لەگەڵ هاوڕابووین لەسەر هەندێک مەسائلە کە ئێمە وەکو حزبەکانی تری ناو هاوپەیمانی کوردستانی هەندێک شتی دینیش لەوانەیە لای ئێمە ڕوون نەبێتەوە ئەو بە زۆر بە جوانی بۆ ئێمە ڕوونی کردەوە کە ئەسڵی ئیسلام ئەوەیە، حەقیقەتی ئیسلام و فکری ئیسلامی ئەوەیە. ئێمە زۆر استفادەمان لە مامۆستا کرد بەڕاستی وەکو ئیسلامیەکی ڕاستەقینەی کورد نەک ئیسلامیەکی مستەورەت. ئێمە دائیمەن تەخەوف دەکەین لەو ئەفکارانەی کە ئیستیرا دەکرێت بۆ کوردستان، زۆریش حسابات بە شتە ئەکەین، بەڵام ئەو نەخێر وەکو کوردپەروەریەک قسەی دەکرد، وەکو ئیسلامیەکی کورد قسەی دەکرد. زۆر جاریش باسی دەکرد کە زۆربەی زانایانی ئیسلام کورد بوونە، باسی ژیانیانی دەکرد کە کورد بوونە و لە کوردستان ژیاون. بەڕاستی خزمەتی زۆری ئیسلامیشان کردو. بۆیە لەبەر ئەوە مامۆستا محەممەد سەنگاوی بەرگێکی کوردی
ڕەسەنی دەپۆشی کە باسی ئیسلامی دەکرد لە منزوری کوردەوە باسی ئیسلامی دەکرد جگە لەوەیشە کە لە باسی مەسائلی سیاسی و مەسائلی بەرژەوەندی باڵاکان پاراستنی بەرژەوەندی باڵەکانی ملەتی کورد دائیمەن خاوەن فکری خۆی بوو خاوەن ئەساڵەتی خۆی بوو لە عەرزی ئەفکار و تەرحی بۆچوونی خۆی ئەمە بە شێوەی گشتی تعریفێکی بچووک پێناسێکی بچووک بە مامۆستا محەممەد لە ڕووی فکریەوە با بڵێن لە ڕووی ئیشکردنیەوە ناو کەسایەتی مامۆستا سەنگاوی وەک سەرکردەیەکی بزافی ڕزگاری خوازی میلەتەکەمان و دواترش وەکو سەرکردەیەکی ڕابوونی ئیسلامی کوردستان دیارە مامۆستا هەموو لایەنەکانی ژیانی لە خۆیان بەرجەستە کردبوو هەرە لایەنی کۆمەڵایەتی ڕووناکبیری سەرجەم بوارەکانی ژیان دیارە مامۆستا سەنگاوی ئەتوانم بڵێم ژیانی هەڵقوڵاو و هەڵەنجێنراوی ئەو زانە و سەرکردانیە کە لە پێشتر مامۆستا لە ژوانگە و ژوانێکی تایبەتە ژیانیانی کردبووە سەرمەشقی ژیانی خۆی مامۆستا هەر لە لابێتیەوە بگرە هەتاوەکو کاتی تەخەڕوجیشی لە بەغداد کە خوێندنی تەواو کردووە مامۆستا بەردەوام کادرێکی چالاک و چالاکەوانێکی ئیسلامی باش بووە مامۆستا لە ساڵەکانی هەشتا خوێندنگەیەکی لە گەڕەتی شێخ عەباس دروست کردبوو بۆ تێگەیاندن و پێگەیاندنی زۆرێک لە لاوانی میلەتەی خۆمان مامۆستا بە زۆرێک لە ئەو عیلم و ئەو زانیاریانی کە پێی بوو ئەیتوانی خزمەتی زۆر بکە و خزمەتی زۆریشی کرد بەڕاستی لە بواری نووسین و لە بواری کۆمەڵایەتی و لە بواری داکۆشیکردن لە مافی ڕەوایی میلەتەکەی و لە هەموو ئەو لایەنانەی کەوا ئەکرێ ئینسان لە ژیانی خۆیان باسی بکە مامۆستا ئەوەنەی من بەبیرم بێ لە ژیانی مامۆستا کە زۆر من لە خزمەتی بووم زیاتر لە 15 ساڵ لە تەمەنی لاوێتیم لە خزمەتی مامۆستا سەرف کردووە و لە خزمەتی بووم مامۆستا کەسایەتیەک بووە کە هەر کەسێک بۆ تەنها جارێک بینی بێتی محەبەت و خۆشەویستی مامۆستا چۆتە دڵێەوە مامۆستا ئەو سەرکردایەتی ئەو سەرکردەیە بووە کە هەر کاتێک و لە هەر جێگە و لە هەر شوێنێک هەر مەنسەبێکیان پێ سپارت بێ بەبێ یەک و دوو قبوڵی کردووە و توانیوێتی لەو بارەی خۆیان کار بکە ئەوەش بەڵگەیەکی حاشا هەڵنەگرێت کە مامۆستا لە زۆر لە ئۆرگانەکانی بزوتنەوەی ئیسلامی جاران و دواتریش کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەموو ئۆرگانەکان کاری کردووە هەر لە ئۆرگانی ڕاگەیاندن هەر لە مەکتەبی کۆمەڵایەتی هەر لە ڕێخستن مەکتەبی هەرێم کە ئەوەی من ئاگادار بم مامۆستا سەرپەرشتیاری زۆرێک لە ڕێخستنەکانی کردووە هەرێمەکانی کردووە و کاتە و دواتریش مەکتەبی کۆمەڵایەتی کە ماڵان لە هەڵەبجە بووە بەرپرسی مەکتەبی کۆمەڵایەتی بوو دواتر هەر لە بواری کۆمەڵایەتی ترا لە ناو خەڵکدا مامۆستا بە حکمی کۆمەڵایەتەکەی خۆی توانیوێتی خەڵکانێکی زۆر بە حکمی ساداتی کە سادات بووە لە ناوی مامۆستا کۆمەڵە ساداتی زۆر لە چوادەری خۆی کۆبکاتەوە ئەوە بوو توانی مەڵبەندێک یان سنتەرێک بە ناوی مەڵبەندی ڕووناکبیری و ساداتی کۆمەڵایەتی و دروست پێرخی دروست بکات و ڕای بگەێنێت بینێ کە مامۆستا محەممەدی سەنگاویش هەم بەندە و هەم باقی برایانی دیکەی زۆر خۆشویست بێت چکە بەڕاستیم پێم وایە ئینسانێکی زۆر بە ئیمان بوو ئینسانێکی موسڵمان و خواناز بوو دیار هەر خوش بەندەناسە بە بەڵام بەڕاستی سەرنجام و کۆتاییەکەشی بەڵگە بوو لەسەر ئەوە کە ئینشاڵڵا لای خوای پەروەردگار بەندەیەکی چاک و هەڵبژاردە بوو چونکە بەو شێوە بە مەزڵومانە شەهید کرا خوای پەروەردگار بە شەهیدی وەرگربێت مامۆستا محەممەد یەکێ لە سیفەتەکانی ئەوە بوو کە بەڕاستی پیاوێکی زۆر نەرم و میهرەبان بوو لە برایەتیدا و هەمیشە دەست پێشخەری برایەتی بوو هەمیشە خێزانم دەیجێڕاوە دەیگوت ئەو کاتێک کە تۆ لە زیندانی ئەمریکایەکان بووی مامۆستای سەنگاوی شەهید خۆی و خێزانی زۆر ینی بە ڕێژەیەکی زۆر لە برایان دیکە زیاتر پێکەوە سەردانیان دەکردین و هەواڵ پرسیان دەکردین و خێزانم مێساژ دەجێڕێتەوە کە دەڵێ مەگەر چۆن ئەگەرنا هەر جارێک مامۆستای سەنگاوی هاتبا و ئێمە مناڵەکانی بینی بە ئەو گوڵی غوربەتی هەڵدەستا و گریانی دەهات قبلەکەی پڕنووربی لە بیدایەتی ساڵی 2006 ئێمە لە بەرلەمان کە ناومان دەرچوو چوون بۆ بەغدا لەو کاتی بەغدا کاتێکی زۆر ناخۆش بوو ڕۆژانە
50 کەس جەنازەی لە جادەی دەدۆزراوە لەسەر هەویە لەسەر یاخود مەزهاب لەسەر تائیفە بەڕاستی کاتێکی زۆر زۆر ناخۆش بوو تانانەت ئێمە لە فندق مەنسوور میلیا بووین و مامۆستا محەممەدیشمان لەگەڵدا بوو لە فندقەکان نەدەوێرای سەرمان دەرین لەبەر ئەوەی قەناسە شتی وهالە زۆر جار ئەوێن دەریشی تەنانەت لە کاتی کە شەهید بوو یعنی بە 20 دقه بە چارەیەک پێشتر من قسەم لەگەری دەکرد کە لە بەرلەمان چووە دەرێ من زۆرم هەوڵ لەگەداوتم مامۆستا ڕزال لێ دەکەم مەچۆ دەرێ وەختەکە زۆر زۆر ناخۆشە وتی دکتۆر ئەبلا من زۆر ناچم هەر تا وەزارەتی خارجە دەچم دەگەڕێم گەڕینەوە کامێرەکە لام مایەوە باعتیباری ئەوەی سبەی ڕۆمە دەوام بیگەڕێمەوە بۆ مامۆستا محەممەد بەڕەحمەت بێ ئەوە بوو بەیانی کە هەستین لە سەعات عادەتەن ئێمە لە دا ڕۆشتین بۆ دەوام سێرەکەم لە نۆ تەلەفۆنی بۆ کردم ڕۆژی شەهید بوونی وتی کاک سیروان وڵای پێویستم بە کامێرەکەیە وتم بۆ ئەوە پەلە دێمە دەوامە دەمێ وتی وڵای سەردانێکی دیوانی وەقفی سنیم هەیە وتم باشە چ دەکەی وتی ئەڕۆم قورئان دێنم مانگی ڕەمەزان بوو وەتەسەوری من وتی ئەڕۆم قورئان دێنم دابەشی دەکەم هەندێک کەس لە کوردستان داوای قورئانیان کردووە طبعی نوێمان نییە لێرە لە دیوانی وەقفی سنی بڕیاندایە چەند سەد نسخەیەکم بدەنێ بیبم بۆ کوردستان تەوزیعی بکەم خێرەوە هەم بەشێکشە لە ئیشەکەم چونکە من لە لجنەی ئەوقافم یعنی ئەو لە لجنەی ئەوقاف وەکو هەموەکو ئەرکێکی پەرلەمانی هەموەکو ئەرکێکی ئینسانی کە کاتێک تاخیر بوو من دڵم لێدا بەڕاستی تەلەفۆنم لەگەری کردەوە وتم مامۆستا محەممەد ڕزال لێ دەکەم مۆزعەکە زۆر زۆر ناخۆشە بگەڕێەوە لە بەرلەمان ئیشمان پێ تەنانەت من شتێکشم ڕێکخست بۆ ئەوەی زووترین کات بگاتەوە بەرلەمان دەوام بکاتن وتم ئەگەر نێ ئێستاکە ئەوڕۆکە مەسیریە لەبەر ئەوەی چکە غیابە دەنووسن و کە غیاباتیش بنووسن بڵاوی دەکەنەوە لە جەریدە و لە ئیعلام حەزم لێ نێ مامۆستا ناوت بڵاو بیتەوە وتی دکتۆر ئەبلا ئێستا من واگەیشتمە وەقفی سنی زۆر زۆر مفاجئ بوو موشی گوتی چوومە وەقفی سنی ئەو چکە ئەو منتیقەی کە وەقفی سنی لێ بوو منتیقەی زۆر زۆر ترسناک و زۆر زۆر خەتەر بوو زۆر خەڵک لەو مابینێ دەڕەفاندرا و تیرۆریان ئەوانە بوو واللهی لە پەرلەمان هەر لە خۆمەوە دڵم خوتورەی کردە و سەعاتی 1 و 2 بوو تەلەفۆنم بۆی کرد سێرەکەم تەلەفۆنەکەی داخراوە چکە مستەمر تەلەفۆنات لە بێمان هەبوو تەلەفۆنم بۆی کرد تەلەفۆنی داخرا بوو تەلەفۆنم بۆ کاک حەسەن کرد کاک حەسەن حیمایی کاک محەممەدە کاک محەممەد بوو کوڕێکی زۆر ژیر و مسلمانێکی زۆر ڕێک و پێک و کوردێکی زۆر پاک بوو سەڵاوی بۆ ئەنێرم بەڕاستی زۆر وەفادار و دڵسۆز بوو هەم بۆ کورد هەم بۆ مامۆستا محەممەد زۆر خەمخۆریشی بوو تەلەفۆنم بۆی کرد وەڵا وابزانام ئەو تەلەفۆنی بۆ من کرد وتی ئاگات لێ وتم من تەلەفۆنی بۆ کەم قوفڵە وتی وەڵام منیش تەلەفۆنی بۆ هەندەی پێ نەچوو تقریبا چارێ گەشتکەی بر تەلەفۆنم بۆ کردەوە ئیتر ئەو تەلەفۆنە دەنجینمە هەر تەلەفۆنم بۆ کرد دەنجینمە کاتێک خەبەری هاوڕێیەکانی خۆمان و خەبەری بەڕێز دکتۆر فوادمدا سەرۆکی کتلەی هاوپەیمانی کوردستان وتی ئینشاءڵڵا هیچ نییە بەڵام هەر بەرەبەرە هیچ خەبەری نەبوو تەلەفۆنەکەی ئەو کوڕێک کە لەگەریشی شەهید بوو سایقەکە ئەویش هەر تەلەفۆنی ئیشی نەدەکرد تر کەوتینە ئەتصالات لەگەڵ بابەکر زێباری سەرۆکی ئەرکانی جەیش و وەزارەتی ناوخۆ و دەستگا بەرپرسە ئەمنیەکان وانە چکە زانیم مەسەلەیەک ڕووی داوە بەڕاستی ئەوە بوو خەبەری شەهید بوونی مامۆستا گەیشتیوان زۆر زۆر بە شێوەیەکی ناشرین کە شەهیدیان کرد بوو باوڕیتان هەبێ من لە حیاتی خۆم ئینسانێکی عاتفیم بەڵام بۆ هەموو کەسێکنا ئەو شەوی من تا بەیانی گریام وەکو منداڵێک بۆ مامۆستا محەممەد چکە مامۆستا محەممەد ئەو خۆشەویستی ئەمن بۆیم هەبوو ئەو خۆشەویستی ئەویش بۆ من هەبوو هەردوو یعنی متەبادل بوون لەگە یەکتری تا بەیانی من نەمتانی بنم چەندی حەولمدا باوڕیتان هەبی بە ناو دڵمەوە دەرم بۆ باوکی خۆم هەندە نەگریامەکە بۆ مامۆستا محەممەد سنگاوی هەندە گریام چووکە ڕەفیقێکی هەند دڵسۆز بوو ئینسانێکی هەن بە وەفا بوو ئینسانێکی هەن ڕۆحسوک بوو
بڕواتان هەبێت ئێمە لەوانەیە ئێمە من وەکو کادرێکی پارتی لەوانەیە زۆر لە ئێستامەکان زیاتر متەسر بوو. دکتۆر عەبدوڵڵا برادرانی یەکێتی هاتن بە یەکەوە دانیشتوتمان با بە یەکەوە بگرین. ئەو ڕۆژە حتاوەکو ڕۆژ بۆتەوە بانگی داوە من و دکتۆر عەبدوڵڵا یەک لەحظە نەوەستاوین لە فرمێسک ڕشتن. مع العلم من یەکێکم لەو کەسانی کە ناسراوم بەوەی کە خەم زۆرە خۆم بەڵام فرمێسکم نایەتە خوارەوە. یعنی مامم لە حکمی باوکم بووە ئەوەندەی بۆ مامەستا محەممەد پێچوم و ئەوەندەی بۆ مامەستا محەممەد فرمێسکم ڕشتووە لە ژیانمە بۆ کەسم نەڕشتووە بەڕاستی چونکە برادێک بە ماوەیەکی کەم بەڵام شوێنەوارێکی زۆر دەستکەوتێکی زۆر توحفە بوو بەڕاستی هەستمە کردەوە پیاوە نابێت لەم دنیا بێ یعنی ئەوەندە میسالیات بوو ئەوەندە میسالی بوو لە ئیش و کارەکانیە ئەوەندە ڕەوشت بەرز بوو ئەوەندە ئەخلاق بەرز بوو بەسەراحەت نمونەی کەمە مامەستا محەممەد. ئەوڕیتان هەبێ من لە حیاتی خۆم ئینسانێکی عاتفیم بەڵام بۆ هەموو کەسێکنا ئەو شەوی من تا بەیانی گریام وەکو منداڵێک بۆ مامەستا محەممەد چکە مامەستا محەممەد ئەو خۆشەویستی ئەمن بۆیم هەبوو ئەو خۆشەویستی ئەویش بۆ من هەبوو هەردوو یعنی متەبادل بوون لەگە یەکتری تا بەیانی من نەمتانی بنم چەندی حەوڵمدا باوڕیتان هەبی بە ناو دڵمەوە دەرم بۆ باوکی خۆم هەندە نەگریامەکە بۆ مامەستا محەممەد سنگاوی هەندە گریام چووکە ڕەفیقێکی هەند دڵسۆز بوو ئینسانێکی هەن بە وەفا بوو ئینسانێکی هەن ڕۆحسوک بوو ئیتر ئەوە بوو پاژەوەی هەموو تەداخلیان کردبوو بە تایبەتی بەڕێز جەنابی مام جەلال تەداخلی کرد لە ئەوەی جەنازەکەی بە زووترین کات وەگرنەوە وە کە جەنازەکەشیان وەگرتەوە جەنازەکەیان بۆ سلێمانی هێناوە. وەک ئەم کارە نەخوازراوە بەرامبەر مامۆستا محەممەد سەنگاوی و هاوڕێ سەفەرەکەی هاوڕێی سەفەری و شۆفێرەکەی کە کرا دوای ڕازی بوون بە قەزا و قەدەری خوا و ئەو پەڕی ناڕەزایی دەربڕین بەرامبەر ئەو کارە ستەم و زوڵم و تاوانە سەرخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەین. برایەکی زێدە عزیز و بەڕێز و لە دڵاندا شیرین و بۆ ئێمە بەکار و خاوەن بەرهەم بوو. بێگومان مامۆستا شێخ محەممەد وەکو پارچەیەکە بەڕاستی لە جگەر و دڵ و هەناوی ئێمە جیابووەتەوە بەڵام ئێمە دڵخۆشین بەوەی کە لە ژێر بەیداغ و عەلەمی لا إله إلا الله محمد رسول الله دا صلى الله تعالى عليه وسلم أو جانا فاكي بخواي فرقات فاردوا لسر عصشقاني في غنبري إخوة صلى الله تعالى عليه وسلم رويشتوا كيما بالخوشي خمان بوضع دينوا
ئەو شەوەی کە خەبەری شەهیدبوونی مامۆستام بیست یەکەم جار بوو ئازاری وا سەخت هەموو لاشەم دابگرێ. هیچ کات ئازاری وان پێ نەگەیشتووە هەتا ئەو کاتەی بە خزمەت جەنازەکەی گەیشتووە. وەرزێکم هەیە هەمیشە زەرد لەم وەرزەدا بۆ ئەی نازانی ئەمە وەرزی وتار و مینبەرە، وەرزی خوێندنی زیکر و وەرزی تەراویح و وەرزێکم هەمیشە زەرد لەم وەرزەدا بۆ ئەی نازانی ئەمە وەرزی وتار و مینبەرە، لەم وەرزەدا مامۆستا سەنگاوی تۆ لە هەر شوێنێکە بووی خۆت و ڕیشێکی خەنەیی، خۆت و سیواکێک و جامەدانەیەک، خۆت و ئاەتەکانی سوورەتی تەوبا بەبێ وەستان ئاوڕشێنی دڵەکانتە کرد. لەم وەرزەدا سەردەکەوتیتە سەر مینبەرەکەی مزگەوتی جیهاد و ئێمە دەبردەوە بەدر، دەتبردینەوە تەنیشت محەممەد و یارانی، دەتبردینەوە بۆ لای هەناسەی هاوڵان بەر لە دەست پێکردنی جیهاد. بۆ دەجێڕاینەوە ئەم دینە بەسەر لە پیبرینی کەم هاوڵەوە گەیشتە ئێمە. چەند موسعەب بەر لەوەی خورمایی بەربانگ بخۆن شەید بوون، چەند خەنسا لەگەڵ فرمێسک ڕۆژووی هەر ڕۆژێکیان دەکردەوە. مامۆستا گیان بە جوڵاندنی لێوەکانت لە کاتی ئاەتەکانی جیهاددا بۆنی تەپ و تۆزی بەدرمان نەست پێ کرد و ئێمەت بەدەم داستانەکانی ئیسلامەوە دەهێشتەوە. مامۆستای ڕووخۆش و لێو بەخەندا پێمان بڵێ ئێستا و بەر لە حەفتەی ڕەمەزان تۆ دەچیتە کوێ؟ بەر لەوەی ڕۆژێم ڕۆژت بکەیتەوە ڕوو لە کوێیەکەی؟ دەتەوێ دەستی تەوقە بۆ کەم حوجرە بەری لەگەڵ کەم کلاوەی کوردستاندا ڕاز و نیازێک بکەیت؟ ئەوە هاوڕێکانت لەم ڕێگەی کە دەچیتەوە سەر مەرقەدەکەی کاک ئەحمەدی شێخ چاوەڕوانی وەڵامێکن، چاوەڕێن پاش ڕاپەڕاندنی ئەرکەکانت بۆ گەل و وڵات و ئاینت بگەڕێیتەوە شارەکەی کاک ئەحمەدی شێخ لە مزگەوتێک ئەم هەینیە لە دەورت کۆ ببینەوە و دووبارە دەست پێ بکەینەوە بە ویرد و زیکر. مامۆستا گیان ئەمە قەدەری تۆ و کۆمەڵەکەتە، هەمیشە ئێمە بەبێ فرمێسک نەژیاوین، بەبێ گریان پارشێوێکمان نەگەیاندۆتە سەحەر، ختمی قورئانێکمان تەواو نەکرد و کۆستێکمان ئامادە بوو. هەمیشە ئەمە قەدەری تۆ و کۆمەڵەکەتە، دەبێ ڕوومان بە سوژدەگاکانی کوردستانە بشۆین و دەستمان بە فرمێسکەکانمان. هەمیشە ئەمە قەدەری ئێمە بووە، ئەوە قەدەری ئێمە و گوڵەکانمانە، ئەوە قەدەری ئێمە و کۆمەڵەکەمانە. پێشمەرگە و سەرکردەکانمان پێکەوە شەهیدە بن. دایکی شەهیدەکانمان کە دەگرین نازانن بۆ ڕۆڵەکانی خۆیان بگرین یان بۆ هەڵا بەرزە فڕە هاوڕێکانیان. ئەوە قەدەری ئێمەیە لە مزگەوتدا لەدایکە بین و لە شاخ شەهیدە بین، لە حوجرە چاو بە دنیا هەڵدێنین و لە شەقامەکان خوێنمانە ڕژێ، لە تەنیشت کانیاوێکی گەرمیان یەکەم خەندە بە ڕووی جیهاندا دەکەینەوە و لە بەغدا و لە وڵاتی دارخورماکان بۆ گەڕانەوەی فرمێسکی ئەنفال کراوێک سەردەنەینەوە. کوردستان ئەوە کۆمەڵی ئیسلامیە و پەیامی ڕازگۆیی لێدەوەرێ، ئەوە کۆمەڵی ئیسلامیە و تک تک خوێنی خەباتی لێچێ. کوردستان ئەوە کۆمەڵە بێنازەکەتە، ئەوە کۆمەڵە و سەرکردە و پێشمەرگەکانی پێکەوە دەبنە قوربانی. خوایە گیان کۆمەڵ هەناسەیەکی دینەکەی تۆیە لە کوردستان، کەس هەر هیچ کەس دڵسۆزی نییە تۆ نەبێ، کەس هەر هیچ کەس پشتیوانی نییە تۆ نەبێ. خوایە گیان کۆمەڵ
جامەدانیەکی پاکیم کوردەیە لە کوردستان کەس هەر هیچ کەس دڵسۆزی نییە تۆ نەبێ خوایە ئەوە تۆ و ئەوە کۆمەڵ و ئەوە کوردستان. مامۆستا گیان ئێستا بەسەر سەرتەوە وەستاوم و چاوم لە ناو چاوانت گیر کردووە. دەمەوێ بێژگە لە جانتا دیلۆماسیەکەت جانتای دڵت بکەمەوە و بزانم چەند چوکلێت بۆ منداڵەکانت پێیە، بزانم چەند دەماچت بۆ ڕوومەتی 5 کۆرپەکەت هەڵگرتووە، دەمەوێ بزانم لە بەغدا گەرگەڕایتەوە سەردانی کام مزگەوت و کتێبخانەی شارتە کرد، کام کتێبی نوێ دەنووسی، ژیانی چ شاعرێک دەگوشیە سەرد و لێوی کاغەزێک، شەهید عەزامت چەند جاری تر دەخوێندەوە، لەگەڵ ئیسلامبولیدا چەندەی تر ئارامەتە گرت. ئەی مامۆستای شەیدی پەرلەمانتار کوا وەڵامت؟ تۆش بۆ وەکو عەبدوڵای قەسرێ و مەلاوریا و کەیوان و کۆساری وەڵامەکانت بردەوە قیامەت. بۆ ئێرەت هەر وەکو ئەوان بەجێهێشت، وەکو ئەوان بەخەندەوە. مامۆستا دڵنیا بن و ئیتر کێشەی گەلەکەت لە ئەستۆی تۆ نییە. مامۆستا بێخەم بن و ئیتر ناچیتە بەغدا و بۆ ئەو هەموو گەنجە سەربڕاوانە ناگری. مامۆستا بێخەم بن و ئیتر خەمی کۆمەڵەکەت جێهێشت، بێخەم بن و ئیتر هیچ سەری مانگێ کرێخان و نادەی، ئیتر هیچ سەری ساڵێ بۆ خانوێکی کرێ ناگەڕێی. بێخەم بن و کوردستان هەموو ماڵی تۆیە، بێخەم بن و لە دڵمانە جێگەیەکت بۆ دانەین. بێخەم بن و ئەوە ئێمەین بە دواتەوە، ئێمەی هاوڕێکانت، ئێمە و گەلە هاوبیرەکەت ئێمەین کە هەر یەک وەرزمان هەیە، وەرزێک هەمیشە زەرد. بەداخەوە ئێمە نەمانتوانی ئامادە بین، بەڵام بۆ بەیانەکەی یەکسەر ئێمە کتلەی هاوپەیمانی کوردستان بەڕێز کاک دکتۆر فواد کۆبوونەوەکی نائاسایی بەستوو لەوێ دەرباسی شەهید محەممەد سەنگاوی کرد و باسی چالاکیەکانی کرد لە بەرلەمان. بەڕاستی وەکو تازیمانەیەک بوو، ئیتر ئەوە بوو لە ڕۆژی شەمە ئێمە تازیمانەمان لە بەرلەماندانە ناو هۆڵی بەرلەمان و ڕسمی شەهیدیشمان هەتاوەکو نیە 4-5 ڕۆژ لە ناو هۆڵی بەرلەمان هێشتەوە و خەڵک پەیتا بە پەیتا دەهاتن لەسەر ڕسمەکەی لەوێندەر دەفتەرێکماندانە بوو، ئەو دەفتەریان تەوقیع دەکرد و هەر کەسێک یادگاری خۆی لەسەر دەنووسی. بەڕاستی شەهیدبوونی مامۆستا محەممەد کەلەنێکی زۆر زۆر گەورەی خستە ناو بەرلەمانی عێراق بە تایبەتی کوتلەی هاوپەیمانی کوردستان و من تاماوم لە یادم ناچی و لە بەغدا تاوەکوونی ئەو لەحزەیەش من ڕسمەکەی شەهید محەممەدم لە بەرامبەری خۆم هەڵواسیوە و هەروەها لە مارێش ئەگەر ملاحەزە بکەن تازە ڕسمەکەوتانم پێنیشاندا لەگەر جەنابی مام جەلال گرتومان عین لە ناو مەکتەبەکەی خۆم لەوێن دەرێ ڕسمی من و مامۆستا محەممەد و جەنابی مام جەلال.
ئەندامی کۆمەڵی ئیسلامی بوو کە لەوێن دەرێکە تەمسیلێکی کۆمەڵ بکاتن بە ڕۆیەکی گەشی کۆمەڵی ئیسلامی نیشانی هەموو عێراقیەکان بدە هەموو کوتلە سیاسەکانەوە لە هەمان کاتیشدا ڕۆیەکی گەشی کورد بوون ناو بەرلەمان و زۆر جار ببینم دێ مامۆستا محەممەد ئەگەر بەیانێک شتێکی هەبایە یەکسەر جلی کوردی لەبەردەکرد لەمان یەکشت زۆر گرنگ زۆر جار بەجلی کوردی و جامانیەوە بە مشکیەوە نەک جامانیش دەهات بۆ دەوام بۆکو ئەوەی کە پرسیارمان لێکردەوێت ئەمەوێ خەڵک بزانێ کە کورد هەیە لەم پەرلەمانە بەڕاستی بەڵێ خەڵک دەزانێت لە ڕووی ژمارەوەی مەژمارەمان چانە بەڵام حەزەکەم ڕەمزی کورد لێرا کەڵتوری کورد لێرا زیندوو بکرێتەوە زۆر جەختی لەسەرەوەی دەکردەوە کە ئەبێت ئەو شتانەی کە لە پەرلەمان دەرەچێت بە زمانی کوردی دەربچێ یعنی ئەوە زۆر زۆر گرنگ بوو بەلامانەوە بەڕاستی لە هەندێک مەسائلی نەتەوەیی کەمتر نەبوو بۆ دیفاعکردن لەسەر مەسەلە نەتەوەیەکان هەرچەند خۆی کابرایەکی ئیسلامی بووە بەڵام لەسەر مەسەلە نەتەوەیەتەکان ئەگەر بڵێم لە ئێمە تونتر نەبووە لە ئێمە کەمتر نەبووە بۆ دیفاعکردن لەسەرەوە مەسەلانە دوو ئەرکی بوو جگە لە دیفاعکردن لەسەر قەزی ئیسلام دیفاعکردن لەسەر نەتەوەی کورد ئەمە زۆر مهم بوو بەلای ئێمەوە وای کردەوە ئەو پیاوە جێی خۆی کردەوە لە دڵی ئێمە بەڕاستی وای کردی عنی بێتە یەکێک لە برادرە هەرە نزیکەکانی من وەکو شخصی خۆم بەڕاستی زۆریش سقم پێ کرد زۆر متمانان پێ کرد یعنی کەچی لە دوو حزبی زۆر جیاوازش بین یعنی حزبێکی علمانی لەگەڵ حزبێکی ئیسلامی بەڵام هەردەم بەیەکەوە ئەژیان وێ کاک دکتۆر عەبدوڵڵا عالیاوی شێکێک بوو لە برادرە هەرە نزیکەکانمان کەچی ئەو لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها کا خاڵشوانی ئەمە وەکو گروپێک بەڕاستی بەیەکەوە بین دەوێ هیچ جیاوازیمان ناکرد ئەمە پارتی ئەمە ئیسلامیەوە ئەویش لەبەر ئەوەی کە بۆچوونەکانمان زۆر لە یەک نزیک بوو بۆ داکۆکیکردن لەسەر ئاسایشی نیشتیمانی کورد و بەرژەوەندیە باڵاکانی میلەتی کورد و شتە نەتەوەیەکان جگەل لە چوارچێوەی بەرژەوەندیە باڵەکانی عێراق بەڕاستی لە بەرلەمانی عێراق من جەریدەیەکم دەردەهێنا بە ناوی هاوپەیمانی کوردستان کە 5 ژمارەم لێ دەردەهێنا بە تەنیا ژمارەیەکیانم تەخسیس کرد خاستەن لە بۆ مامۆستا محەممەد سەنگاوی بۆ چۆنیەتی شەهیدکردنی و هەروەها چۆنیەتی دانانی شعرێکی برادێک شعرێکی لەسەدانا و لەو جەریدەش لە ناوەکە شەتاوەکوونێ زۆربەی هەرە زۆری 170مان تەخسیس کرد لە بۆ گیانی پاچی شەهید مامۆستا محەممەد سەنگاوی ئەوەندە ڕەوشت بەرز بوو ئەوەندە ئەخلاق بەرز بوو بەسەراحەت نمونەی کەمە مامۆستا محەممەد حەزەکەم بە ئامانەت شەوە شتێک بەڕاستی مامۆستا محەممەد ئامانەتێکی ترەیە حەزەکەم بیگەێنم ئەوش ئەوەیە مامۆستا محەممەد مامۆستا عەلی باپیری زۆر خۆشەویست یعنی بەڕاستی من هیوادارم مامۆستا عەلی باپیر زۆر احتیمام بە عایلەکەی بدا تاکیدم قسووریشی نەکرد کاتە بەرپرسی مەڵبەندی کەرکووک بوو خاڵی خۆش بێ لەگەڵ حازی نهایەتی خێزانی زوو دەهاتن جار بوو شەو دەمانەوە جار بوو نەدەمانەوە بەڵام زوو دەهات سەردانی دەکردین دیارە هەر لەگەڵ من نا لەگەڵ باقی برایان دیکەش بەو شێوێ بووە نەک هەر لە نێو بازنەی تەوژمی ئیسلامیدا بەڵکو من دوو پەرلەمانتاری یەکیان لەسەر لیستی برادەرانی چێتی یەکیان لەسەر لیستی برادەرانی پارتی کاک عەبدوڵڵا عالیاوایی و کاک سیروان ئەوانیش دوایەوە کە مامۆستای ڕەحمەتی تیرۆر کرا لە بەغدا شەهید کرا تەلەفۆنیان بۆ من کرد دوای بینی من بە حەقەت ئەگەر بڵێم وەکو برایانی خۆمان پەرۆشیان بوو و هاوسۆزی و هاوخەمیان دەربڕی و باسییان دەکرد کە مامۆستا محەممەدی سەنگاوی لە ئەنجومەی نوێنەرانی بەغدا لە پەرلەمانی بەغدا سەرنجی خەڵکێکی زۆری ڕاکێشا بوو لە کورد و لە عەرەب و لە شیعە و لە سونە و لە تورکمان بەهۆی خۆشخۆڵقی و بەهۆی ڕەفتار جوانی و بەهۆی نەرمونیانی و میهرەبانی و سیدق و ڕاستی و دڵسۆزی لەگەڵ خەڵک لە خزمەت مامۆستا بووم ڕۆژی دوو ڕۆژ دوای ئەوەی کە مامۆستا عەلی باپیر گیرا زۆربەی لەقتە کە باسمان دەکرد مامۆستای سەنگاویم ئەبینی ئەگریا و ئەو کاتەی کە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ شەهید بوو
هەتا چەند ڕۆژێکیش بەس باسمان بکردایە مامۆستا بەکریانەوە باسی مامۆستای قەسرەی دەکرد. دیارە جەنابی مامۆستا ئەوەنەی کە من لە خزمەتیا بووم وتاربێژێکی زۆر بە توانا و لێهاتوو بوو. دەرکەوت لە دوای گرتنی مامۆستا لە وتاری یەکەم جومعە لە مزگەوتی جیهاد کە بەگوێی هەموو خەڵکی دادرا کە مامۆستا چ وتاربێژێکی بە توانا و لێهاتووە لەو حاڵەتە ناڕەحەت و دڵتەنگیە. دووهەم مامۆستا نووسەرێکی زۆر لێهاتوو بوو بەڕاستی. کتێبەکانی شاهیدن چەندان کتێبی نووسیوە لەو کاروانەدا و لە کاری ئیسلامیدا. سێهەم مامۆستا ئاشتیخوازێکی زۆر بەڕەحم بوو. چەند سڵح و ئاشتەوایی من لە خزمەتیا بووم هیچ کام لەو ئاشتەوایانە لە کوردستانە بەبێ جیاوازی نەیویستووە بەچەی بێڵێ و هەڵبسێ هەتاوەکو کۆتایی بەو سڵح و ئاشتەواییە نەهێنابێ. وە کەسێک بوو مامۆستا ئیمانی مامۆستا وای کردبوو کە مامۆستای شەهید لە هەر جێگەیەک ببوایە و هەر مەجلیسێک بچوایە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە خۆشیانەویست. محبەت و خۆشەویستی مامۆستایان بۆ دروست دەبوو. دیارە من شتی زۆرم هەیە لە خزمەت مامۆستادا. ماوەی 13-14 ساڵ من لە خزمەتیا بووم. یەک لەو شتانەی کە زۆر دیار و ڕوونە ئەو شەوەی کە بۆ بەیانی دەگەڕایەوە بۆ پەرلەمان بۆ بەغدا ئەو شەوە هێندێ ڕەسممان پێکەوە گرتووە. یەک لەو ڕەسمانەی کە گرتوومە لە خزمەت مامۆستادا کە عەبدوڵای کوڕە بچووکی خۆی باوشی کردو بە ملی مامۆستا و پێکەوە ڕەسمیان گرتووە. و من بۆ خۆشم لە خزمەتیا ڕەسمم گرتووە ئەو برا بەڕێزە و سایەقە عەزیزەی کە لەگەڵیا شەهید بوو بە ناحەق ئەو برایە ڕەسمەکانی گرتووین. و پاشان مامۆستای سەنگاوی بەڕاستی هیچ کاتێک پێم وان نییە مەگەر بخەوم یا زۆر مەشغەڵەتم بۆ دروست ببێ تا ئێستاش لە بیرم ناچێتەوە. ئەو شەوەی بۆ بەیانی شەهید بوو 26 دقە بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردووە. سەلام و هەواڵپرسین و دۆستایەتی. مەگەر چلۆنها چەنە لە پەرلەمانی عێراق بووە و لە بەغدا بووە لە 24 سەعاتە جارێک دوو جار بە تەلەفۆن پەیوەندی لە بینی من و جەنابی مامۆستا بووە. زۆر جاریش ئەو دەست پێشخەر بووە ئەو تەلەفۆنی بۆ من کردووە. چونکە من چەنە ئەو خۆشەویست و چەنە شیرین بوو لە دڵما دیار بوو ئەوش لە بەرامبەردا خۆشەویستی و محبەتێکی منی بوو. بەڵام زۆر ئەو پیاوەی خۆشەویست دەیگوت دائیمەن دەیگوت من ئەو وەکو ڕەمز سیر دەکەم. چۆن تۆ کاک مەسعود بەرزانی وەکو ڕەمز سیر دەکەی، من ئەو وەکو ڕەمز سیر دەکەم و دەیزانم شتێکی پێیە بۆ کوردی موسڵمان و ئەو وەزعە دەتوانێت گۆڕانکاریە بکە و دائیمەنیش لە تەلەفۆنە بوو لەگەڵیە. یعنی ئەوەندەی من ئاگام لێ بوو دائیمەن هەوڵێدا وەریگرێ لە هەر مۆزوعێگە ڕێی ئەو وەرگرێ. فخۆشەویستێکی تایبەتی هەبوو بۆ مامۆستا عەلی باپیر. هیوادارم مامۆستا عەلی باپیر و حەقیقەتەن بزانێ بەسەراحەت و هەندی ئەفکاری نوێشی پێبوو. هەوڵیدا لەم ئەخیرە لە ماجستێر وەرگیرا لە جامعەیەکی بریتانی. وتی مامۆستا محەممەد تو چۆن نەتوانیت تەوفیق لە بین و ویشکانە بکەیت؟ وتی نامەوێت دکتۆراگەشم تەواو بکەم بۆ ئەی ڕوویەکی جوانی ئیسلامیەکان پیشاندەم بزانن کە خەڵکێکی ئەکادیمیە خەڵکێکی پسپۆرە. کتێبێکیشی بەدەستەوە بۆ ئەوی لە بینم بێ خەریک بوو تەعریفی کرد و دایانە چەند نسخەیەکیشی بۆ من بە هەدیە هێنا. بەڕاستی مامۆستا محەممەد هەرچی بوو ترێ من ناتوانم یعنی ئیحاتەی پێ بکەم. بەڕاستی یعنی کابراەک بوو یعنی لە هەموو ڕوویەگە و متەکامل بوو. زۆر جاریشی ینی وەکو هاوپەیمانی کوردستانی من وەکو بڕیاردەری هاوپەیمانی کوردستانی جگە لە زەمالەت و برادەرێکە وەڵاهی شانازیم بەوە دەکرد کە ئەم پیاوە بەشێکە لە هاوپەیمانی کوردستانی لە کۆبوونەوەگانی هاوپەیمانی کوردستانی لە مەحزەر نووسراوە کە چەند تەرحی بەنایی هەبووە چەند قسەی باشی کردووە بۆ بەرژەوەندی ئەم میلەتە هەژارە. زۆر جار باسی لە چاکسازی دەکرد، زۆر جار باسی لە شەفافیت دەکرد، زۆر جار هەوڵی دەدا ئێمە وەکو حزبی دەسەڵات چاومان ڕوونکە کە ئەوان مەترسی نین بۆ سەر کورد. ئەو پەیامێکی سەرەکی مامۆستا محەممەد بوو. ئەویست ئەوە بسەلمێنێ کە کۆمەڵی ئیسلامی کە ئیسلامیەکان مەترسی نین بۆ سەر دەسەڵاتی کوردی نانەوێ هەویەی کوردی بتوێننەوە ناو هەویەی ئومەتی ئیسلامی لەگەڵەوە نەبوو.
دەیویت ئێمە لەگەڵ ئەوەینە کە کورد بێتە دەوڵەت بەڵام لەگەڵ ئەوەینە کە میلەت میلەتێکی مسلمان بێ گرنگ نییە دەسەڵات مهم ئەوەیە دەسەڵاتێکی عادل بێ گرنگ نییە ئێمە بەشێک بین لەو دەسەڵاتە نامانەوێت قۆرخی دەسەڵات بکەین بۆ خۆمان فەرەبەرەوە ئەو پیاوە بە هەموو اعتیبارێک توانی کەسبی ودی هەموو لایەک بک بۆ خۆی وتوانی ڕوویەکی جوان بۆ هەموو کورد پیشاندا و بەتایبەت شەریعەی ئیسلامی لە کوردستاندا ڕوویەکی جوانی پیشاندا ئێمە افتیخاری پێوەکەین هەتاوەکو یەک ئەبینینەوە لەو دنیا بەسەراحەت اعتیزازی پێوە دەکەین و هەر لێرەشەوە ئەتوانم جارێکی تر بەتاکید زۆر جار ئەڵێن ئەو کەسانی کە زیندوون قساکەنەوەی ترکێ گویان لێ بێکە لە دنیانین ئەڵێم مامەستا محەممەد هیوادارم التیزام بکەیتەوە وعدەی کە بە ئێمەدا بە من بەتایبەتی کەوتت ئەگەر شەهید بم من شەفاعەتی بۆ دەکەم. کاریگەری ژیانی باوکم لەسەر من لە هەموو بوارەکانی ڕەنگیەوەتەوە بەڕاستی باوکم کەسێکی زۆر هێمن بوو زۆر لەسەرخۆ بوو دایمە دەم بەخەندە بوو دایما ئامۆژگاریە کردین هەمیشە ئەوێت لە ڕێبازی ئیسلام لامەدەن لە شەریعەتی خوا لامەدەن و پێوتین کە بەردەوام هەوڵ بین بخوێنین زانست و زانیارمان بەڕگەشتکەین بەڕاستی باوکم بەو هەموو سەرخاڵیشەوە کە هەی بوو هەم لە بواری بڵین سیاست و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی هەمیشە سەرخاڵی کێشە و ئایلەی خەڵک بوو بڵین کۆمەڵایەتی دایمە پەیوەندی پێیانەوە هەبوو لەگەڵەوەیشە دایمە لەگەڵمانە لە ماڵەوە ئێمە قەت فەرامۆش ناکرد دایمە ئامۆژگاریە کردین دایمە پرۆژەی هەبوو لە هەموو ئاهەنگ و لە هەموو بوارەکانی ژیاندا لە هەموو بۆنەکاندا بۆ نمونە لە کاتی یادی مەولودە دایمە بڵین هەموو ساڵە پێش مەولود 2 ڕۆژ پێش ئەوە بڵین ئەندامانی ماڵەوەمانی کۆ کردەوە یەکی فەرمودەیەکی پێ لەبەرەکردین دواتر کە ڕۆژی بڵین 12 ڕەبیع ئەوەل هات دانیشتین هەموو بە جەماعەت بڵین هەمومان پێشکەشمانە یعنی ئەمان خوێندەوە و بە کوردێکیش ڕافەمانە کرد دواتر باوکم خۆی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ باسە کردین و کاریگەری ئامۆژگاریە کردین هەمیشە ئامۆژگاریە کردین و نەبێ هەر لە بۆنەکانە بەڵکو بگرە هەر 5 دقەیەک لە ماڵەوە بۆ دایمە ئامۆژگاریە کردین هەرگیز ئەوە نەبوو بڵین ئامۆژگاریمانەکە و بڵین کاتی ڕەمەزانان پاشان هەموو پاشەیەک نەئەخەوتینەوە قورئانی پێ لەبەرە کردین قورئانی بۆ خوێندینەوە بۆمانی ڕافا کرد بەڕاستی باوکم کەسێکی زۆر هێمن بوو زۆر لەسەرخۆ بوو ئەو شیعراسە بۆ یەک چارەک واتایە حەچی ماڵە خزم بوو ئەگەڕا و کتێبەکەش هەر لە من دەسیە بوو یەک ماڵێکی لێ دەرناکرد یەک هاوسێکی لێ دەرناکرد یەک نەخۆشێکی لێ دەرناکرد ئەچوو بە سەردانی هەموویوە بوو نەخۆشی بە سەردان و بە خەمی هەموو مسڵمانێک بوو کتێبی هەڵەگەر حەچیش من خەیاتی مەکرد حەچی پارێکم پێیاکردم دا کتێب بووی ئیتر ئەی زۆری پێخۆش بوو ئینجا کاکەیشی حاجی شەقواب یعنی تر حەچی کتێب کرد بۆیە دووتایە کاکە کتێبی هاتەوە و کڕۆ و پارەکەتە دەی ئەو کتێبانەمان بۆ کڕیوە ئینجا ئەو کتێبانێکی کە مەمنوع بوو هەموویم بۆ هەڵەگرت وەم هەڵەگرت و هەتاکو پێویستێ بوو هەتاکو خۆی گەورە دەرێکی کردوە کە کتێب مەمنوع نەما لایەنێکی تری مامۆستا ئەوە بوو مامۆستا بەڕاستی کەسێکی کەسایەتیەک بوو کە زۆر حەزی لە وەرگرتنی عیلم بوو بەڕاستی مامۆستا کتێبی لە ژیانی خۆیان بەڕاشتنی هاوڕێدا نابوو یان ئەگەر هەر کەسێک مامۆستای ببینە لە هەر جێگەیەک مامۆستا بە بێستی 1-2 کتێب ئیداری ناکرد یعنی بەردەوام کتێبی پێ بووە ئەگەر سەفەری بکردای بۆ جێگایەکیا بۆ هەر شوێنێک پێش هەموو شوێنێک سەردانی مەکتەبەکانیە کرد ئەنی من ئاگدارم جەنابی جاریکان جەنابیان بۆ عیلاج کە نەخۆش بوو ڕۆشتە ئەردەن لێەوە بە کۆمەڵە کتێبەوە هاتەوە ینی خۆشی وەکو مجارێکی جێڕایەوە من کە لە مەتار دابەزیم ڕاستەوخۆ کە چوومە ناو شارەکە پێش هەموو شتێک سەردانی کتێبخانەیەکم کرد بۆیە هەموو جارەکەی و یەکەم شت کە هەڵم گرت لە وڵاتە کتێبێک بوو ینی بەڕاستی مامۆستا کتێبی لە ژیانی خۆی کرد و بە هاوڕێیەکی زۆر چاک کە وەکو عەرزم کردی بەردەوام کتێبی پێ بووە دواتر لە ڕووی ئەوەی کە مامۆستا لە ناو ئێمە بە حەقەت وەکو کلێنێک یا وەکو ئەوەی کە بڵێ مامۆستا لە ناو ئێمە نەماوە کلێنێکی گەورە بە حەقەت نەک لە ناو ئێمە من نتوانم بڵم مامۆستا سەنگاوی لە ناو بزافی ڕزگاری خوازی میلەتەکەشمان و لە ناو ڕابوونی ئیسلامیشە
جێگە و کلێنی دیار بە حکمی ئەوەی مامۆستا سەرکردەیەکی لێ هاتوو سەرکردەیەکی بەتوانە سەرکردەیە کە وەکو عەجزم کردی هەموو لایەنەکانی ژیانی تا بەرجەستە بووە. ئەوە خەریکی ژیانی پێغەمبەران و سەحابەیان و تابعین بوو. الحەمدولیلا خوا گەورەیش بەو پلەیە بردیەوە. کاتێ باسی سەیری ژیانی ئیمامی عومەر و ئیمامی عەلی و ئیمامی حەمزە ئەیخوێنیتەوە من جاروا بێتاقەتە بم خۆم بۆ خۆم، بەڵام کە ژیانی ئەوانە خوێنمەوە ڕێک مامۆستای خۆمێتەوە یان ئیمامی حوسێن بەو زوڵمە شەهیدیان کرد. مامۆستای ئیمامی عوسمان کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 4 ڕۆژ گەمارۆ کراوە، پێغەمبەری خوا چێتە خەوی فەرمێ بەیانی بە ڕۆژوو بیت و حەزەکەی لەلای ئێمە ڕۆژوو بشکێنی ئەویش تەمەناکە ئینشاءڵڵا ئەوە منەڵێم ئینشاءڵڵا ئەوش بۆ ئەم سەردەما مامۆستای ئێمە بووە کە زمان بە ڕۆژوو کە 7 قورئانی پێبوو ئەوە هەر بۆ خۆی بۆ خۆی شایەتیدانی لە قیامەتیە. من زۆر شانازی ئەەکەم کە بوومەتە ساحێبی ڕۆژێ بوو تەمەنامە کرد ئەحمەدم گەورەکەم و پەروەردەیکەم لە پێناوی خۆی گەورەیە شەهید بێ، بەڵام لە 94 ئەو تەمەنایم کردو وەڵڵی، بەڵام خۆی گەورە لە 2006 مامۆستای بردەوە و ئەو شادەی پێبەخشی کردمی بە ساحێبی شەهید مامۆستا یعنی شانازی ئەەکەم الحەمدولیلا لە دنیایش و بۆ قیامەتیشمان سەربەرزیە. فەکانمان قەت بەشەڵ ناکرد بەڵام ئەگەر مافی شەرعیمان بۆ نمونە هەموو کاتێ بردینە دەرەوە بردین بۆ سەفرە بۆ گەڕان بۆ هەموو شوێن بۆ ماڵە خزمەکانمان زۆر مامەڵی لەگەڵمانە زۆر جوان بوو. داواکارم لە خۆی گەورە ئینشاءڵڵا بە بەرزترین بڵێ شایدی بەرزی کاتەوە و ئێمە هەمیشە سەربەرزین و شانازی بۆ باوکەشەی دەمانەوەکەین ئینشاءڵڵا هەمیشە ناوێمێنێ لە هەموو جیهانی ئینشاءڵڵا. لەناو کتێبەکانەدا ئەنیشت هەموو جارێ ئەیوت بای ئەنجەل هاتوو لەناکە دەفتەری ژینی دڕیم هەتا دوێنێ خونچە بووم ئیمڕۆ بە ناحەق هەڵوەریم. اینجا ئەیوت لەگەڵ دایکی ئەیوت دایەگیان کە شەهید بووم مەڵێ ڕۆڵەکەم چەپکێ بڵبێنە بۆ سەر گۆڕەکەم. ئەو باسی ئەوەی دەکرد دەیگوت هەرکێ شەهید بێ لەو دنیا دەتوانێت شەفاعەت بکە بۆ 7 کەس. منش باسی ئەوم دەکرد دەیوتم باشە تۆ ئەگەر شەهید بیت بۆ شەفاعەت مام بۆ ناکەی، وتی وعدت پێ دەدەم شەفاعەتت بۆ بکەم. یعنی هەر وەکو ئەوانە نەمانیش دەزانی شەهید دەبێ بەڕاستی. یەکێک لەو شتانەی تریش ئەم یادگاری بوو کە یەکێک لە حیمایەکانی نەسیحەت کرد نوێژ بکە. حیمایەکەم کە خزمی خۆم بوو دەستی کردە نوێژکردن شۆرتێکی لە پێ بوو. مامۆستا محەممەد بە ڕەحمەتی بێ گوتی پێی باشە تو چۆن وا بۆ شۆرتەوە نوێژەکە؟ وتی مامۆستا تۆ نەدوتە تا ئەژن و عەورەتە؟ ئەدی شۆرتەکەم هەتا ئەژنەمە. وتی قەی ناکە ئیسا تۆ ئەگەر بڕۆی بەرامبەر قامێکە ئابۆستی لە ڕوو دێ حیمایەکەوتی نەخێری. وتی تۆ بەرامبەر خوای گەورە ئەتوانم جارێکی تر بەتەکید زۆر جار ئەڵێن ئەو کەسانی کە زیندوون قساکەنەوانی ترکێ گویان لێ بێکە لە دنیانین ئەڵێم مامۆستا محەممەد هیوادارم التیزام بکەیتەوە وعدەی کە بۆ بە ئێمەدا بە من بەتایبەتی کەوتت ئەگەر شەهید بم من شەفاعەت خەسارەیەکی زۆر گەورە بوو لە کورد و کوردستان و خەسارەیەکی گەورەش بوو لە کۆمەڵی ئیسلامی و من تەمەنا دەکەم کۆمەڵی ئیسلامی دائیمەن ئەندامی چاڵاکی وەکو مامۆستا محەممەد هەر بژێرن بۆ بەرلەمانی عێراق چونکە لەوێن دەلێکە بەڕاستی جگە لەوەی خوڕەوشت بەرزی و جگە لەوەی ئەندام پەرلەمان دەبی چەند سیفەتێکی تایبەتمەندی هەبی، بەڵام لە هەمان کاتیدا دەبی ڕۆحی کوردایەتی بەهێزی هەبی.